كۆنگرەی هەشتەمی یەکگرتووی ئیسلامی کوردستان كۆتاییهات کە لە ژێر ناونیشانی داهێنان و پێشەنگی دەستی پێکرد و دوو ڕۆژی خایاند. لە کۆنگرەکەدا دەنگدان بۆ پێڕەو و پرۆگرامی حیزب و ئەمینداری گشتی و هەروەها هەڵبژاردننی ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی کە 43 ئەندام بوون ئەنجام دەرا. وتەبێژی کۆنگرەکەش ڕای دەگەیەنێت یەکگرتوو 8 خاڵی وەک هێڵە گشتیەکان پەسەند کردووە. كگرتوو ئیسلامی کوردستان بۆ 4 ساڵی داهاتوو ئەولەویەتی کاری پەروەردە و پێگاندنی تاکی پەیامدار و هاوڵاتی چاکەر و هەروەها خاڵی دووەم ئەوە بوو مەسەلەی چاکسازی کومەڵاتی کە گرنگی یەکگرتوو بدرێت بە بانگەواز و چاکسازی کومەڵاتی. خاڵی سێمیش ئەوە بوو کە زۆر گرنگە یەکگرتوو ئیسلامی کوردستان بەردەوام بی لەسەر ئیسلامی میانەڕە و دیر لە تندوتیژی و ڕێگریکردن لە تیرور و بەپێ توانای خۆی و میکانزمەکانی و بە تایبەتی لە ڕووی فکری و پەروەردەکردندا. هەروەها خاڵێکی تریش کاری هاوبەشی ئیسلامی ئەوەی تریش چەسپاندنی بەها باڵەکان لە ناو کۆمەلگە و لێبوردەیی و پێکەوە ژیان و قوڵکردنەوەی ئەم هەموو چەمکانە لە ناو کۆمەلگا کە زۆر پێویستەیەکیش لەو خاڵانە ئەوە بوو. هەروەها مافە دەستوریەکانی گەلی کوردستان هەمیشە یەکگرتوو داکوکەری ئەم مافانە دەبێت بەپێ دەستور طبعاً. خاڵێکی تر ئەوە بوو چاکسازی ڕیشەی لە حکمڕانی لە هەرێمی کوردستان و هێنانەدی پایەکانی حکمی ڕەشید. خاڵی هەشتا و کوتای ئەوەش بوو کە باسی دیموکراسیەت ئەکا کۆمەلگای کوردستان پێویستی زیاتر بەرەو پێشچوونی دیموکراسیەتە لە کۆمەلگادا لە پرۆسەکانە بە تایبەتیش لە سیستەمی سیاسی حکمڕانی هەرێمی کوردستان. لە نێوان 72 کاندید بۆ ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتوو 43 کاندید بوون بە سەرکردایەتی یەکگرتوو کە لە بازنەی هەولێر 2 ئەندام و بازنەی سلێمانی کە زۆرترین ئەندامی سەرکردایەتی یەکگرتوو پێک دێنن 17 ئەندام و لە بازنەی کەرکووکیش تەنها 1 ئەندام و لە بازنەکانی دۆک و مووسڵیش 7 ئەندام وەکو ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەرچوون. ئەندامێکی پێشووی سەرکردایەتی یەکگرتووش ڕای دەگەێنێت یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ 4 ساڵی تازەی تەمەنی زیاتر کار لەسەر ئیسلاحبوونی کۆمەلگا و زیاتر بانگەوازی بۆ دینی ئیسلام دەکات و دەبێت بە بنەمای یەکەمی کارکردنی ئەم حیزبە. کۆنگرە یەکەم پەیڕۆ پرۆگرامی دەستکاری کرد کە بگونجێ پەیڕۆ پرۆگرامێکی بە دەستکاری کراوێکی زۆر جوان پڕ لە حەکیمانە واماندا ڕشتەوە کە بگونجێ لەگەڵ ئەو جیلە نوێیە تازەیە پێگەیشتووە کە لە ئایندەیە دروست ئەبێ و لەگەڵ ئەو خیتابە سیاسیە ئیسلامیە جوانە میان ڕەویە کە بگونجێ لەگەڵ ئەم سەردەمەیە و دەستکاری ئەو ئالیەتانەمان کرد کە پێشتر کارمان لەسەری ئەکرد ئەو ئالیەتانە بۆ ئەم سەردەمە ناگونجی ئالیەتی تازەمان داناوە و کارێکی واماندا ڕشتووە ئینشاڵە بتوانین هاوسەنگیەکی تەواو لە نێوان سیاست و داوایە دروستکەین کاری داوە و پەروەردە و ئیسلاحی ئیجتیماعی بکەینە ئەولەویاتی کارمان لە 4 ساڵی ئایندەیە و کارە سیاسیەکان تا حدێک خۆمانی لێ پراوێز بخەین ئەویش نەک بەوازی هێنانی بەڵکو لەسەر حیسابی کاری داوە و بانگەواز نەبێت. هەرچەندە گۆڕانکاریەکان لە نێو کۆنگرەی یەکگرتووی ئیسلامی کوردستان کەم بوون بەڵام پێیان وایە بەو گۆڕانکاریەی ئەنجام درراوە دەتوانن یەکگرتوو بە سەرکەوتووی لە ئەنجامەکانی کۆنگرە ناوبەن و یەکگرتوو بۆ قۆناغێکی تری کاری سیاسی و حزبایەتی هەنگاوی باش ببڕێت. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.